بڵاوبوونەوەی ڤیددیوەیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە تێیدا شووتێک لە کاتی قاشکردندا دەبێتە ئاو ترس و دڵەڕاوکەی لای بەشێک لە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان دروست کردووە. لە ڤیددیۆکەدا کەسێک بانگەشەی ئەوە دەکات دەرمانێکی زۆر بە شووتەکە دراوە. ئەمە ژوای کردووە خەڵکانێک لە کرێنی شووتی سەڵبکەنەوە. بەڵام بەرپرسانی عەلوەکانی هەولێر و سلێمانی ئەو گومانانە ڕەت دەکەنەوە و دڵنیایی تەواو دەدەنە هاونیشتیمانیان کە بەرهەمی بازاڕەکان سەلامەتن. دەڵێن ئەو شووتەی ئێستا لە بازاڕەکاندایە دەرەجەیەکە و بە تەواوی سروشتی و هیچ دەرمانێکی بۆ بەکار نەهاتووە. ئاماژەیان بەوەش کردووە کە زۆربەی بەرهەمەکان هیچ سنووری کۆیە و تەقتەقن. بەشێکی دیکە شووتی بەناوبانگی عوزێمە لە پارێزگای دیالە. لە هەولێریش بە هەمان شێوە دڵنیایی دەدرێت ئەوەی کە لە بازاردایە بە تەواوەتی پاک و بێمەترسی و هاونیشتیمانیان دەتوانن بێخەم بن لە کرێنی شووتی ناوخۆیی. سەبارەت بە دەنگۆی بوونی شووتی هاوردەکراو بەرپرسانی عەلوە ئەویان ئاشکرا کردووە کە بەوەی هەرزانی نرخی شووتی خۆماڵی کە کیلۆی لە نێوان 300 دینار بۆ 350 دیناردایە ئێستا هیچ بازرگانێک شووتی لە دەرەوە هاوردە ناکات چونکە لە بری قازانج تووشی زیان دەبێت. بۆیە هۆشداری دەدەن کە بڵاوبوونەوەی ئەم جۆرە ترسانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنها زیان بە ساغبوونەوەی بەرهەمی جوتیارانی ناوخۆ دەگەێنێت کە ئێستا لە لووتکەی وەرزی پێگەشتندایە.